پێشینان وتویانە هەر کارێ گرانە بە هەرەوەزی ئاسانە. ساڵانە لەگەڵ پێگەیشتنی بەرهەمی گوڵەوە ڕۆژە هاوڵاتیانی دەشتی بیتوێن بەتایبەت هاوڵاتیانی گوندەکان ژن و پیا و گەنج و بەتەمەنەکان هەمویان بەیەکەوە کۆ دەبنەوە و شەوانە هەرەوەزی کوتانەوەی گوڵەوە ڕۆژە دەکەن. هاوشێوەی ساڵانی زوو بە هەرەوەزی کارەکانیان دەکەن و ئەم کارە زیندوو ڕادەگرن. من ناوم بێژن ئەحمەد حەمەدمینە دانیشتووخەرە نیاغام. ئێمە ساڵانە گوڵەوە ڕۆژە دەکەین لە مانگی دوودا بە پێی ساڵە. ساڵی وایە زووتر دەکرێت، ساڵی وایە درەنگتر دەکرێت. ئەگە باران زووتر ببارێ، ئەگە بارانی زۆر بێ ساڵەکەی درەنگ دەکەوێت. ئەگە بارانیشی نەبێ و ساڵەکەی ئیشک بێ زووتر دەست بەچانی دەکەین و خزمەتی دەکەین و تەنکە و بژار و چیمیاکردن و ئاودان و هەرکی زۆرە. ئەرە وەڵا وەکو منداڵی ساوایە دەبێت هەتا بژار و تەنکە و شتی وای دەکەیت دەبێت هەردە ناوی دابێت. دواتریش ئەگەر ئەو ئیشان تەواوکردن بەس ئاودانەکەی دەمێنێت. لە 15 حەوت ئەگەر زوو بکرێت لە 15 حەوت دەست با هەڵبڕینێ دەکەن. 15 حەوتە 20 حەوتە. بەڵام گوڵەوە ڕۆژەش دوو نوعی هەیە. پاییزیمان هەیە، پاییزەکە دەچێتە مانگی و 15 و 20 واتە هەڵبڕینەکەی. بەڵام ئەمە حەزمان لە گوڵەوە ڕۆژەی پاییزی نییە لەبەرەوەی نازەح نییە. هەتا زووتر بکرێ باشترە بۆ هەڵبڕینەوەکەی هەر بە هەرەوەزیە. تێکردنەکەی لە مەچینەی دەکەی کێشانەوەی هەر بە مەچینێ جەزاری وایە دۆستە و ناسیاوە و خزمە و یارمەتی دەدەن لە کێشانەوە و لێکردنەوەی. بۆ کوتانەوەکەشی بۆ کوتانەوەی ئەوانش هەر بە زۆری خزم و کەسوکارە دێتە یاریت برادەرە و ناسیاوە و دێن شەوێک کۆ دەبینەوە و دەیکوتینەوە و ئەوەکە یەکجار دەمێنێتەوە بەس لاقیتێک وەردەدێ و بۆی نەترشێت. لەبەرەوەی بە ڕۆژ گەرماکەی تاقەت ڕوخێنە. هەموو کەسێک بەرگەی ئەوە ناگرێت لە 20 حەوت 25 حەوت. ئیشەکەی قورس و زەحمەتە وردەکاریە زۆر گەرمە. بە دەستگای گوڵەوە ڕۆژەکەی ناشرین دەکات. دنکەکەی دەڕوشێنێت بۆ فرۆشتنەوەی خراپتر دەفرۆشرێتەوە بەدەستی جوانترە. مشتریش ئەوانەی دێن دەیکڕن زیاتر حەزیان لێ بەدەستی بکوترێتەوە نەوەکو بەدەستگای. بەڵێ زۆر خۆشترە بە هەرەوەزیە، زۆر خۆشتر ڕۆژانە. بڵێ بۆنە ڕۆژێک ئیمنە ڕۆژێکیکە ئی کەسێکیکەیە ئی برادەرێکیکەیە جا ئەوە بۆی تێک نەگیرێن هەر ڕۆژە یەک لێ دەکاتەوە. کاک بێژن هەر وەکو خزمەکی وایە بەیانیان دەگەڕێ نەفەرێک دەگەڕێ دەڵێ شەو بۆ مەرە گوڵە بە ڕۆژە کوتانەوەی هەرەوەزم هەیە. بەڵێ جامەش وەکو هاوکاری هاتوونە یاریان هەرەوەز بکەین. ئێستا هەمووی هەرەوەزە، هەمووی خزم و کەس و خەڵکی گوندیە و بێ فەرقە هاتوێ. ئێستا بۆ نمونە ئەتوو بۆ خۆت بەتەنێ بێ ئێرە بەتەنێ بێ ئێرە ئیشت پێ دەکرێن ئەو هەموویشە. ئەگە 5 زەلام ئێستا دانیشن لێرە ویشە لەبەر ناچی لەبەر دەچی ئیلا دەبی بە هەرەوەز. وەڵاهی ئێستا منداڵەکەشیان پێ بەخێو ناکرێن نەخوازە ئیشی دەرێ بکەن. ئیجاران دەبوو یارمەتی پیاوت دابایە و ئیشی ماڵت کرد با منداڵشت بەخێو کرد بە ئێستا ئارێ وەڵا ئارێ وەڵا ئیشی دەرێشمان کردووە و منداڵشم بەخێو کردووە.
جاران ئەمن بۆ خۆمە بیرم دێت حکوومەت کیمیایی دەدا و هەروە لەگەڵ ئەوەی بەربوومەکەی لێ وەردەگرتەوە بە نرخێکی واکە فەلع زەرەرمان نەبێ بەڵام لەگەڵ ئێستا سیرکەی ئێستا بازار نییە و فەلع دەکەوێتە زەرەرەوە زۆر جار لەگەڵ بە بازارکردنەکەیدا ڕنج بە خەسارێکی زۆری دێتە پێشەوە جگەلەوەی ئەو دەرد و ئافاتێکی ئێستا هەیە بۆ گوڵە بە ڕۆژە سیر دەکەی بە تایبەتی سن لێ دەدات لەگەڵ ئەوەشدا کەمی ئاو سیر دەکەی ئاوەکە وەک پێویست نیە ئێستا بگاتە بەربوومی گوڵە بە ڕۆژە یەکێک لە هەنگاوەکانی سەرکەوتنی گوڵە بە ڕۆژە تێر ئاوبوونیەتی بەرهەمە تایبەتەکەی قەرەنیاغا گوڵە بە ڕۆژەکەی کە گوڵە بە ڕۆژەیەشی زۆر جوانە بەڵام بەڵێ تایبەتە لەگەڵ ئەوەشدا بازارێکی نییە کە بتوانێت ئەو بەرهەمە جوانی تێدا ساغ بکاتەوە بۆیە ناچارە بە کیلۆ لە سەرجادەکان فرۆشەکە ئەوەش ڕنج بە خەسارێکی زۆری فەلاحی تێدایە کە هەندە جار دەزماکەی خۆی تێدا دەست ناکەوێتەوە دەکەوێتە زەرەرەوە لێ من وەکو جوتیارێک کە ناو مەولود ئەحمەد حەمەدەمینی و دانیشتووی گوندی قەرەنیاغامە من بیرم دێ لە ساڵی هەشتا تقریبا تەمەنم 13 ساڵ لەو کاتێەوە وەکو فکر دەکەمەوە کۆمەڵی هەرەوەزی هەبوو لەو گوندەیدا هەتاکو ئەو 4-5 ساڵانە شەر هەبووە ڕۆژانە گوڵە بە ڕۆژەمان لێ کردوێتەوە شەوانەش ئەی خزمەک ئەی دۆستێک ئەی کەس و کارێکی خۆمانمان کتاوەتەوە بە کۆمەڵی هەرەوەزی هەتاکو ئەو 4-5 ساڵانە بەڵام لەو 4-5 ساڵانەوە بە حکمی ئەوەی ئیشی بەروبوومی فەلاحی قیمەتە ناکات کە قیمەتێش نەکا فەلاح ڕنج بە خەسار دەبێ وازی لەو ئیشەش هێناوە زۆر بەکەمی گوڵە بە ڕۆژە ئێستا دەکرێت کابرا عەرزی ئیجار بگرێ بە 2 ملیۆن 2 ملیۆن و نیوی قازانجەکەی دەبێت سبێت فەردەی کیمیایی بە 45,000 50 هەتا 70,000 بۆر جا ئایا قازانجەکەی دەبێت سبێت لەبەر ئەوەی ناکرێت ئێستا دەنا کۆمەڵی هەرەوەزی هەر هەبوو ئێستا ئێمە ئەو شۆ هاتوینە ئەو برامان گوڵە بە ڕۆژەی دەکوتێ ئەو خزم و دۆست و خەڵکی گوندی هاتووە بە هەرەوەز بەس وەکو یارمەتیدان لەگەڵی یارمەتی دەدەین و گوڵە بە ڕۆژەکانی بۆ دەکوتینەوە ئێمە بەجێ دێڵین بۆ خۆشی دوایی خڕ دەکاتەوە بەڵێ لێروکانە فەرقی ژن و پیاوی نییە منداڵیش بڵین من دێم خێزانی خۆمیان کچی خۆم لەگەڵە منداڵم هێناوە هەموو لێکڕا لێروکانە کۆمەڵی هەرەوەزی دەست پێ دەکات لە زار بۆ هەت کەسێکی بێ هەتی پێمان بڵێ ئێمە دەچین مانیعنێ چ ئێمە لەو گوندەیدا دەژین لە شێخسەکانەوەمە لەو گوندەی هەموو خزم و کەس و کاریەکی بەڕاستی لەو ڕۆدا کاڵ بۆ تۆ بەڵ جاران لە ساڵی هەشتاکان 85 سەتانەوە ئەو گوندە تێگرا گوڵە بە ڕۆژەی دەکرد هەر شەوێ گوڵە بە ڕۆژەی ماڵە خزمێک دەکوتراوە بەدەستەوە ئەو بۆی دەچوو ئەو بۆی دەچوو هەموو یارمەتیەکیاندا هەر شەوەی ئیماڵێکیان تاوا دەکرد هەر شەوەی ئیدوو ماڵ سێ ماڵیان تاوا دەکرد بەدەستاوە نەماوە لەو گوندەی ئێستا بە حیساب وەڵا دەکرێت بەس کەم بووە ئێستا لەو گوندەی هەمووی دە 15 فەلاحی نمونەی ماون کە ئەو ئیشەی دەکەن حتا بکرێت کاری هەرەوەزی یعنی شتێکی باشە کە کاری هەرەوەزی نەبێ ئەو کەسە لە تواناییدا نییە عنی بە تەنیا گوڵە بە ڕۆژەی بکتێتەوە یان دەبێت بیداتە کرێ بەکرێ زۆری لەسەر دەوەستێت کاوا یارمەتی یەکتر دەدەن بەڕاستی کارێکی زۆر باشە